دەم باش بینەرانی هێژای ئاربارکێبێ جارێکی دیکە هاتینەوە خزمەتتان تا لە زنجیرە بەرنامەکانی خۆمانەدا مژارێکی نوێ لەگەڵ میوانێکی عازیزی دیکە خەینە بەرباس. بۆ مژاری ئەم جارەمان سەناریۆکانی شەڕی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و ئێرانمان بۆ هەڵبژاردوون. بۆ مەبەستەش داوامان لە میوانێکی خۆشەویست و بەڕێز کاک سەلامی ئیسماعیل پور کردووە کە بۆ ئەم بەرنامەیە لەگەڵمان بێت. سڵاو ڕێز کاک سەلام گیان، بەخێر بێن و زۆر سپاس لەوەی کە داوەتەکەی ئێمەتان قبول کرد. سڵاو ڕێز کاک حەسەنی بەڕێز، زۆر سپاس بۆ جەنابت و بۆ هاوکارانی بەڕێزتان لە ئەروار تێڤێ. زۆر خۆشحاڵم ئەم شەو لە خزمەتتانام و هیوادارم ئەو شەو بەرنامەیەکی باشمان هەبێت و بتوانین بابەتەکان بە باشی بدەینە بەر تاوتوێکردن. لە خزمەتتاندام لە بەرنامەی ئەم شەو. تکایە بە میوانداری جەنابتان بە دڵنیای هەروەها بێت. بینەرانی هێژا تکایە بەر لەوێ بچینە ناو باسەکەمان کاناڵی یوتیوب ئابوونە بکەن تا لە ئەگەری دەرکەوتنی هەر بەرنامەیەکدا ئاگادار ببنەوە. هەروەک ئاگادارن شەڕ و ململانیەکانی نێوان ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و ئێران لەگەڵ یا بە جۆرێکی تر بڵێن لەگەڵ دەسەڵاتی ئیسلامی ئێران فڕێکانسی ڕۆژانە هەروە لە بەرز و نزمیدایە و فازی ناکۆکیەکان لە نێوان دیپلۆماسی و گرژیدا هەروە لە یاری و ئاڵوگۆڕدان. زۆربەی وڵاتانی عەرەبی بەتایبەت وڵاتانی کەنداو لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە دڵخوازی خۆیان یا بە پێچەوانە لە ململانیەکان تێوە بلاون. لەوانە گرنگتر باشووری کوردستان لە بارودۆخێکی زۆر تایبەتیدایە و هێزەکانی ڕۆژهەڵاتی کوردستان کە لە حاڵی حازردا نوێنەرایەتی گەلی خۆیان لە ڕۆژهەڵاتی نیشتمان دەکەن لە لایەن ئەمریکاوە بە بیانووی جیاواز دەکەونە بەرباس و لەلایەکی تریشەوە لەلایەن سپای پاسدارانی ئێرانەوە ئەکەونە بەر هێرشی جۆراوجۆری تێرۆریستی و ناڕەوە. تەنانەت لە چەند بوارێکیشدا ئێمە دیومانە کە لە چەکی قەدەغەکراو بە دژیان کەڵک وەرگیراوە. ئێستێ کۆمەڵێک پرسیار بۆ ئێمە دێنە ئاراوە. ئەم ئاڵوگۆڕانە و ئەم ئالۆزیانە بەرەو کوێ ئەچەن؟ گەلی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان لە چ پێگەیەکدایە و چۆن ئەتوانێت ئەم دەرفەتانە بە قازانجی گەلی خۆی بگۆزێتەوە؟ و هەروەها گەلێک باس و بابەتی دیکە لەم بازنەیەدا لەگەڵ میوانی خۆشەویست دەخینە بەرباس. بۆ ئێوەی ئازیز تکایە تا کۆتایی هاوڕێمان بن. بەڕێز ئیسماعیل پور، بە بڕوای ئێوە بۆەوەی بچینە ناو باسەکەمانەوە، شەڕی ئەم جارەی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لەگەڵ ئێران بە پێی ئەو مێژووی لە چەند شەڕی دیکەشدا بەتایبەت لە چەندەی ڕابردوودا بەشداری کردووە چین؟ تکایە بفەرمووین. زۆر سپاس کاک حەسەن. ئەوەی کە مێژووی پێکدادان و مێژووی گرژیەکانی نێوان کۆماری ئیسلامی ئێران و ئەمریکا بەچێ مەسیرێکدا تێپەڕیەوە تا بە ئێستا گەیشتووەوە چ جیاوازیەک هەیە لە نێوان پێکدادان و گرژی و ئاڵۆزیەکانی پێشوو و ڕابردووی ئەمریکا لەلایەک وە کۆماری ئیسلامی ئێران لەلایەکی دیکەوە بابەتێکە کە بەبێ خوێندنەوەی ڕابردووی ئەو پەیوەندیانەوە بەبێ تاوتوێکردنی ئیدئۆلۆژی جمهوری ئیسلامی و مەسەلەی بەرژەوەندیەکان، مەسەلەی کێبڕکێ ژێوپۆلیتیکەکانی نێوان ئەم دوو وڵاتە و ئەو بەگشتی ئەو کێشە و تەنگەژانی کە کۆماری ئیسلامی ئێران لە ناوچەکەدا پێکی هێناوە و بۆ سەر ئاسایش و ئەمنیەتی گەلانی ناوچەکە کێشەهایەکە کۆماری ئیسلامی دروستی کردو بۆ گەلانی ناوخۆی ئێران. یعنی بەبێ ئەمانە هەموو یەک پاکەیجە، هەمووی
لە بەستەری جەوهەری ئیدۆلۆژی کۆماری ئیسلامیدا یەک دەگرێتەوە و ناتوانانی ئەمانە بە بابەتی جیاواز لە یەکدا بنی و ئەو مێژووە بە مەسیرێکدا تێپەڕیوە تا گەیشتە ئێرەیانی مەبەستمە بڵێم ئەوەی کە ئێستا لەسەر مێزەوە لەسەر ئەرز دەیبینین لە نێوان کۆماری ئیسلامی ئێران و ئەمریکادا لە ڕاستیدا شتێکی جیاواز لەوانەی ڕابردوو نییە بەرهەمی ڕابردوویەکە کە لە نێوان ئەم دوو وڵاتەدا هەیە و بەرهەمی کارنامەی 47 ساڵەی کۆماری ئیسلامی ئێران نەچ لە ئاستی نێوخۆی ئێران وەچ لە ئاستی دەرەوە بەڵام جیاوازیەکانی ئەگەرمانێت بە کورتی لەسەر شەڕەکانی ئەم دوایانەوە گرژیەکانی ئەم دوایانە نێوان ئەم دوو وڵاتە باس بکەین لە ڕاستیدا ئەگەر بە کورتی بمانەوێ وەڵام بدێنەوە وەڵامە کورتەکە ئەوەیە کە کێشەهایەکە لە داهاتوو لە نێوان ئەم دوو وڵاتەدا دروست دەبن کەڵەکەبووی کێشەکانی ڕابردوون یعنی هەموو جارێک کێشەکە قورستر لە ڕابردوو دەبێت ئەوەش بە حکمی ئەوەی کە کۆماری ئیسلامی ئێران پۆتانسیەلی خۆ دەربازکردن لە قەیرانی بە شێوەی نورماڵ و بە شێوەیە کە لە ئەستی نێودەوڵەتیدا ڕێگە پێدراوە نییە کۆماری ئیسلامی لە ژینگەی قەیراناویدا و لە ژینگەی ئالۆزدایە کە هەمیشە هەوڵی داوە خۆی ئابدەیت بکاتەوە هەوڵی داوە خۆی بەهێز بکاتەوە خۆی لە بە قەولی معروف بەهێز بکاتەوە تەمەنی خۆی زیاتر بکات بۆ زیادکردنی تەمەنی خۆی بەردەوام قەیرانی ساز کردووە ئەمە شتێکە کە لەگەڵ ماهیەتی نظامی بینەلملل لەگەڵ سیستمی سیاسی نۆرماڵ لە ئاستی نێودەوڵەتیدا نایەتەوە نظامی نێودەوڵەتی بە تایبەت لە سەردەمی ئێستادا کە سەردەمی بەجیهانی بوون ڕێڕەوە بازرگانیەکانە سەردەمی هاوکاریە سەردەمی پەیوەندی ڕەواندنەوەی گرژیە کۆنە مێژوویەکانە ئەمە لەگەڵ ماهیەتی ئێستای جمهوری ئیسلامی کە دەیەوێت بە کەشەنەسەندنی هەرچی زیاتری شەڕ و ئالۆزی و زیادکردنی ئیدئۆلۆژیک بە کێشە ژیۆپۆلیتیکەکان بە کێشە سنووریەکان بە کێشەهای لەسەر بەرژەوەندی ئابووری هەیە و بە کێشەی ناوخۆی وڵات کە کێشەی سیاسی و کێشەی ئتنیکی کێشەی نەتەوەیی هەیە لەگەڵ وڵات خەڵکی جۆرا و جۆر چ لە دەرەوە چ لە ناوخۆ یعنی زیادکردنی ئیدئۆلۆژیەکی خۆسەپێنی دەمارگرژ بە هەموو ئەم بابەتانە وا دەکات کە کۆماری ئیسلامی کێشەکانی کە لە داهاتوودا بۆی دروست دەبێت لە کێشەکانی ڕابردووی هەمیشە قوڵتر و چارەسەریان ئێمە لە شەڕ ئێران و عێراقدا بینیومانە خومینی بە واژۆکردنی ڕێکەوتنامە یا ئاگربەتی 592 کۆتایی بە شەڕەکە هێنا بەڵام بە درێژایی ئەو ساڵانە ڕژیمی جمهوری ئیسلامی بە پێچەوانێ ئەوەی کە ڕژیمە ئینقلابیەکان دەڵێن بەردەوام کە تەمەنیان دەچێتە سەرەوە نۆرماڵتر دەبن ئاقلانیتر دەبن ڕژیمی جمهوری ئیسلامی هەرچی تەمەنی دەچێتە سەرەوە ڕادەی ئەقلانی بوونیشی کەمتر دەبێتەوە یعنی سەرەتا ئیدۆلۆژیک بۆ ئیدۆلۆژیکتر دەبێت و ڕۆڵی ئیدۆلۆژی لە جمهوری ئیسلامیدا بەرزتر بۆتەوە هەر بۆیە چارەسەر لە شەڕی ئێستای نێوان ئەمریکا و ئێراندا بە باوەڕ من سەختتر و دژوارترە لە چارەسەری کێشەکانی کە لە ڕابردوودا هەبوویان وە لە 2014-2015دا بە بەرجام توانیان جۆرێک چارەسەری کاتی بدۆزنەوە بۆ دەربازبوون لە دۆخەکە ئێستا تەنانەت ئەوەشیان پێ ناکرێت لە ئەم دۆخەی ئێستادا بەڵێ زۆر سپاس کاک سەلام ئاماژەتان بەگەڵ کۆمەڵی خاڵی گرین کرد بەڵام پێتان وایە دیارە ئێمە دیمان سەرکۆماری ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا کە ڕۆژێوە دیارە ئێمە شاهدی سێ قۆناغ شەڕین لەو ماوەیەدا بۆ سەر دەسەڵاتی ئیسلامی ئێران سەرەتای وت ئێران نابێت دەستی بە چەکی ناوەکی بگات لە دوای ئەو سێ قۆناغەدا بە بڕوای ئێوە ئایا ئەو شتانەی کە یا بڵێن ئەو کێشانەی کە ئێوە ئاماژەتان پێکرا لە سەری ڕێنەکە ئەکەوتن هەر ئەوەیە یا یەستێ شتی دیکەشی لەسەر کەڵەکە بووە یاوە بە جۆرێکی تر لە قۆناغی یەکەمدا کە ئەمریکا بە پشتیوانی ئیسرائیل هێرشی کردە سەر ئێران بۆ بەمەبەستی نەمانی دەستڕاگەشتن بە چەکی ئەتۆمی ئایا یەستێژ هەر ئەوەیە یا کێشەکە لەوە قوڵتر بۆتەوە ئایا ئەو وەخت کە بە کۆمەکەی ئیسرائیل بوو هەروە ماوەتەوە یا وڵاتانی دیکەشی پێ پەیوەست بووە یا بە جۆرێک لکاون بەم قەیرانەوە ڕاستە سەرەتا
کێشەکانی ئێران و ئەمریکا وەک عەرزم کردن هەمیشە لە شتی بچووکترەوە بەرەو گەورەتر هەنگاوێنەوە. بۆ نمونە یەکەم کێشەی بینی ئێران و ئەمریکا کێشەی گرەوگانەکان بوو، کێشەی بە بارمتەگیرانی دیپلۆماتە ئەمریکاییەکان لە باڵوێزخانەی ئەمریکا لە تاران بوو کە مەرجی ئەمریکا ئەوە بوو کە دیپلۆماتەکان ئازاد بکرێن. مەرجی دیکە بۆ نمونە ئەمەی کە باسی موشک و باسی ئەتۆمی و باسی دەستێوەردانەکانی ئێران لە وڵاتانی ناوچە، باسی ستردۆری ترۆر بۆ وڵاتانی دەرەوە، ئەم باسانە ئەو کاتە لە گۆڕەدا نەبوو. ئەمانە وەک عەرزم کردن بەردەوام کە تەمەنی جمهوری ئیسلامی چۆتە سەر کێشە لەسەر کێشە قەڵەکە بووەوە زیاتر بووەوە، ئاڵۆزتر و پیچیدەتر بووە. ئەو کێشانەی کە کۆماری ئیسلامی خولقاندوویەتی وە کێشە دەنێتەوە، گرژی دەنێتەوە لە پەیوەندیەکانی لەگەڵ وڵاتان و بە تایبەتی نمونەی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا کە ئێستا جێگەی باسی ئێمەیە. جاران دەوترا کێشەی ئەمریکا و ئێران تا حدودێک دەڕەوێتەوە، گرژیەکان دەڕەوێتەوە بە چارەسەرکردنی پرسی ئەتۆمی یا بەرتەسکردنەوەی ڕێژەی پیتاندنی ئورانیۆم لەلایەن ئێرانەوە. بەڵام ئێستا بۆ نمونە کێشەی دەست بە سەرداگرتنی تەنگەی هورموز لەلایەن ئێرانەوە یا هەڕەشە بۆ سەر کەشتیە بازرگانیەکان کە لە تەنگەی هورموزەوە تێدەپەڕن و ئابووری جیهانی و ئەمنیەتی ئابووری جیهانی دەخاتە مەترسیەوە و بازاڕەکان تووشی شڵەژان دەکات. ئەمە شتێکە کە لە ڕابردووی پەیوەندیەکانی ئێران و ئەمریکادا نەبووە، شتێکی تازەی سەری هەڵداوە و ئێستا جمهوری ئیسلامی چەکی تەنگەی هورموز زیاتر لە چەکی ئەتۆمی باز دەکات و دەبینن کە لە وتوێژەکانی ئەم یەک دوو مانگەی ڕابردوودا دوای ڕاگیرانی شەڕی نزیک بە 40 ڕۆژە بابەتی ئەتۆمی، بابەتی موشکی، بابەتی هێزە نیابەتیەکان، پرۆکسیەکانی ئێران لە وڵاتانی ناوچە کە جاران لە ئەولەویەتی یەکەمدا بوون ئێستا چونەتە ئەولەویەتی دواترەوە، یعنی شتێکی بابەتێکی گرنگتر و بابەتێکی لە پێشینەتر هاتوۆتە گۆڕێ بەناوی مەسەلەی تەنگەی هورموز و کۆماری ئیسلامی واتە هەنگاو بە هەنگاو دێتە پێشەوە. وەک چۆن جاران ئەگەر لە بیرتان بێکە شەڕی سووریای دەکرد، شەڕی لە لوبنان دەکرد، دەیگوت ئێمە بۆیە لە سووریا شەڕ دەکەین کە مەجبور نەبین لە ناو خاکی خۆمانە شەڕ بکەین. ئێستش بۆیە لە تەنگەی هورموز شەڕ دەکات کە نەکشێت هەدواوە پێی بڵێن ئێستا سەرەی موشەکەکانتە سەرەی بۆمبی ئەتۆمتە. بەردەوام جمهوری ئیسلامی هەوڵ دەدا لەو زەمینەیەدا پێشڕەوی بکات. بۆ نمونە ئەگەر تا بڵێن تا مانگێ لەمە و پێش باسی ئەوەی دەکرد کە لە تەنگەی هورموزەوە کەشتیەکان ڕێگەی دەرچوونیان نییە، ئێستا باسی ئەوە دەکات کە لە بابولمەندەبیشەوە حوسیەکان ڕێگە نادەن کەشتی ڕەت بێت وە نەوتی وڵاتانی عەرەبی و نەوتێک کە دەچێتە بازاڕە جەهانیەکان، دەچێتە ئەوروپا، لەوێشەوە نابێت تێپەڕێت. و تەنانەت وڵاتانی عەرەبی بۆ نمونە عەرەبستان کە نەوتی خۆی لە باشووری کەنداوە نەوتەکەی خۆی دەگوازێتەوە بۆ بەندەری یەنبوع لەسەر دەریای سوور و لەوێوە لە ڕێگەی کەناڵی سوێزەوە بیگوازێتەوە، هەڕەشە بۆ سەر ئەوێش دروست دەکات و هەوڵ دەدات و لە نەوتەکانیان بتەخێنێتەوە، هەڕەشە لە دەستگاکانی ئاوشیرینکردنی ئاوی خواردنەوەی وڵاتانی عەرەبی دەکات. یعنی بەردەوام دەچێتە پێشەوە جمهوری ئیسلامی، چونکە پێی وایە ئەگەر کێشەکە ڕێژەی ئاستی کێشەکە بەرزتر نەکاتەوە ناچار دەبێ هەنگاو بە هەنگاو پاشەکشە بکات و بەرەو ڕووخان و بەرەو کۆتایی بچێت. پێی وایە تا ئێستا هێزی ئەوەی هەیە کە بتوانێت ئاستی گرژیەکان بباتە سەرەوە. ئەم بردنە سەری ئاستی گرژیانە لە ڕوانگەی جمهوری ئیسلامیەوە تا ئێستا قازانج و بەرژەوەندی تێدا بووە و ئەوەی کە لە ماوەی ئەم دوو سێ مانگەدا کێشەیە کە بەتایبەت لەگەڵ ئەمریکا و ئیسرائیل هەی بۆ شەڕێک و لەوانە بوو جاران خەڵک پێیان وا بوو کە شەڕی ئەمریکا و ئیسرائیل لەگەڵ ئێران ئەگەر دەست پێ بکە بە کورسخایەن کۆتایی بێتەوە ئێران دەڕوخێت. ئەوەی کە تا ئەم کاتە نەڕوخاوە دیارە هۆکاری نەڕوخانەکەشی زۆرە تا ئێستا. جمهوری ئیسلامی جۆرێک باوەڕ بەخۆبوونی پەیدا کردووە لەو نەڕوخانەی کە لەو چەند مانگی ڕابردووەدا لە ئەنجامی شەڕەدا بووە کە پێی وایە ئێستا کە بە باوەڕی خۆی ناتوانن بیڕوخێن، ئەتوانێت ئاستی داواکاریەکانی خۆی بباتە سەرەوە. داوا دەکا وەکو هێزێکی ناوچەیی بناسرێت، وەکو تەنانەت لە ڕاگەیاندنەکان و لە میدیا و تەبلیغاتی خۆیان دەباز لەوە دەکەن وەکو زلهێزی چوارەمی جیهان یا وەکو زلهێزی سێهەمی جیهان مامەڵەی لەگەڵ بکرێەوە. وەکو چۆن زلهێزەکان بۆ نمونە ئەمریکا کشوەری ئەمریکای باشوور و باکوور بە حوزەی ژۆپۆلیتیکی خۆی دەزانێت و یا چین دەریای چین بەهی خۆی دەزانێت و ڕۆژهەڵاتی ئاسیا و ڕووسیا هەروەها ناوچەیەکی خۆی بە حیات خەڵەتی خۆی دەزانێت. ئێرانیش پێی وایە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەبێت بۆ ئێران بەجێ بهێڵێن، تەنانەت داوا دەکات ئەمریکایەکان بچنە دەرەوە. ئەمە شتێکە کە ئەمریکا
ناتوانێت قبوڵی بکات. یعنی ئەمریکا هێشتا داواکاریە پێشینەکانی ئەتۆم وشک مەسەلەی پرۆکسیەکان ئەمانە هێشتا لەسەر مێزن و ئێران داواکاری دیکە و تازای خستۆتە سەر مێزەوە. بۆیە وەک لە سەرەتاوە عەرزمکردن چارەسەر لە کێشەی نێوان ئێران و ئەمریکادا هەتا دێت سەختتر و دژوارتر دەبێت و واوێ دەچێت کە شەڕ تاقە ڕێگە چارەیە کە دەبینرێت لە بەردەم ئەم دوو هێزەدا. بەڵێ کاک سەلام، ئێمە زۆر جار بە پێی بنەما تێۆریەکان و تەنانەت لە پراکتیک لە عەمەلیشدا ئێمە دەیبینین زۆر جار شەڕ بۆ واکرێ کە دوو لایەن پێمەلی دانووسانەکان بنیان لایەنێکیان بە تایبەت ئەوەی کە ئامانجێکی تایبەتی دیاری ئێمە لە نێوانە ململانەیە شایە بینین کە سیاسەتی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بەردەوام وا دەرەخا کە ئێمە بۆیە بەردەوام هێرشەکەینە سەردام و دەستگانی زانیەکانی ئێران کە ئێران پێمل بۆ بکەین بێ بژاردەی دیپلۆماسی قبول بکات. ئێمە لەم ڕەوتەشا دیومانە لە چەندین قۆناغدا ئاگربەست داتوەتە ئاراوە. لەم ئاگربەستانەدا ئێمە دیومانە هێرشەکانی دەسەڵاتی ئێران بۆ سەر هەموو وڵاتانی عەرەبی و ناوچە ڕاگیراوە بێجگە لە هێرش بۆ سەر باشووری کوردستان و بە تایبەت هێزە سیاسیەکانی ڕۆژهەڵات و تەنانەت کەمپی بنەماڵەکان و بنەماڵانەی کە لێ وەکو پەنابەری سیاسی لەوانەش دەستی نەپاراستووە و ئێمە شایەدی ئەوەش بن کە قوربانی زۆریشی لێکەوتوێتەوە. بە بڕوای ئێوە دەسەڵاتی ئیسلامی ئێران مەبەستی لەوە چییە کە تەنانەت لە هیچ یەک لەم قۆناغانەی ئاگربەستیشدا دەست لە کورد و باشووری کوردستان و ئەو هێزانی ڕۆژهەڵات چۆک پەنابەر چۆک چالاک سیاسین ناپارێزێ؟ ئامانجەکان چین بە بڕوایەوە؟ ئەوەی کە کۆماری ئیسلامی لە پەیوەندی لەگەڵ کورددا وەکو باوەڕێک وەکو ئیدۆلۆژیەک قبولی کردووە باوەڕ پێێتی و لە سیاستدا پەیڕەوی دەکات شتێکە بە تەواو سەربەخۆوە جیاواز لە پەیوەندی کۆماری ئیسلامی لەگەڵ وڵاتانی دیکە لەگەڵ نەتەوەکانی دیکە تەنانەت لەگەڵ ئەمریکا و لەگەڵ ئیسرائیلیش. ڕاستە کۆماری ئیسلامی بەردەوام دەڵێ کە ئیسرائیل دژمنی سەرەکی ئێمەیە، دەڵێ ئەمریکا شەیتانی گەورەیە و وڵاتانی دیکە هەرکام بە سلسلە مەراتب دەرەجەیان بۆ دادەنێت کە ئەمانە دژمنی دەرەجە یەکن، ئەمانە دژمنی ئاستی خواردترن، ئەمانە دژمنی بە قەولی بە وڵاتانی عەرەبی دەڵێ ئەمانە دەستنیشاندن، ئەمانە مانگای شیردەری وڵاتانی ڕۆژئاوایی و ئیمپریالیزم. بەڵام شتێک ڕاستیە دژمنی سەرەکی کۆماری ئیسلامی و دژمنی سەرەکی ئیدۆلۆژی ئێرانی گەری نەکرد کۆماری ئیسلامیش لە ڕاستیدا مەسەلەی مافی سیاسی نەتەوەکانی خودی ئێرانە. ئەوەی کە بۆ کۆماری ئیسلامی هێڵی سوورە پەیوەندی لەگەڵ ئیسرائیل نییە، بە ڕسمی ناسینی ئیسرائیل نییە، تەنانەت فرۆشتنی قودس و بەیت المقدس بە ئیسرائیل یا لە ناوچوونی بەقەول بارەگە ئاینیەکانی شیعە لە کەربەلا لە سووریە لە نەجەف نییە. بۆ کۆماری ئیسلامی و بۆ هەر دەوڵەتێک کە لە ئێراندا حاکم بێت و لەسەر ئەم ڕێڕەوی دیکتاتوریە بڕات کە تا ئێستا لە مێژووی ئێراندا بینیومانە، هێڵی سوورەکە مەسەلەی نەتەوەکانی ئێران و لە ڕیزی هەرە پێشەوە مەسەلەی کورد، چونکە مەسەلەی کورد وەکو لوکۆمۆتیڤێکە کە پرسی نەتەوەکانی دیکەی ئێرانی بە شوێن خۆی دادەکێشێت. پێشەنگی قەتارە و یەکەم کێشەیە کە کۆماری ئیسلامی و ڕژیمی پێش کۆماری ئیسلامیش هەمیشە لە سەپاندنی هێژمۆن و دیکتاتوری خۆیان بەسەر ئێراندا و یەک دەستکردن و یەک چەشکردنی نەتەوەیی ئێراندا بینیویانە یەکەم بەربەستی پێشیان مەسەلەی هێزی کورد و بزوتنەوەی نەتەوایەتی و باوەڕی سەربەخۆخوازی، باوەڕی ملنەدان بە چەوسانەوە، ملنەدان بە ئاسیمی لەبوون و ملنەدان بە توانەوە لە فەرهەنگ و دەسەڵاتی یەکدەست و یەکچەشندا بووە. ئەوەی کە بۆ کۆماری ئیسلامی هەڕەشەی ئەسڵیە و هەڕەشەی سەرەکیە مەسەلەی کوردە. نایشارنەوە کە ترسی ئەوان لە هێرشی ئاسمانی نییە، ترسی ئەوان لە هێرشی زەمینیە و لە هێرشە زەمینیەکەشدا بینیمان
هەر لەم نمونەی ئەم شەڕتەقەی ڕۆژانی ڕابردوو لە دوای کۆتاییهاتنی یاریەکانی جامی جیهانی فوتباڵی ئەمریکا کە بینیمان کۆمەڵێک دەرگیری دەستی پێکردەوە تێکەڵچوونێک لە باشووری ئێران دەستی پێکردەوە لە تەنگەی هورموز لە ئەهوازەوە دەستی پێدەکرد بە باشووری ئێراندا بە بوشێر بە بەندەر عەباس هەتا دەچووە بەلوچستان و جاسک و چابەهار و شارەکانی ئەو ناوچەیەوە جەزیرەکانی دوورگەکانی ئێران لە خەلیج و تەنگەی هورموز دەمانبینی هەڕەشەی سەرەکی ئەمریکا و بۆردمانەکانی ئەمریکان لەو دەڤەرە بوو لەو ناوچەیە بوو ئەوەی کە باز دەکرا ئەمریکا دەیهەوێ بە هێزی زەمینی جەزیرەکان داگیر بکات جەزیرەی خارک و جەزیرەکانی دیکە داگیر بکات بێت بەندەر عەباس داگیر بکات یا تەنانەت باس لەوە دەکرا هێزی زەمینی وڵاتانی عەرەبی یا وڵاتانی دیکە لەوانەیە وەکو پرۆکسی ئەمریکا وەکو هاوپەیمانی ئەمریکا بێن بە زەمینی لە باشووری ئێرانەوە هێرش بکەن بەڵام ئێران چی دەکرد ئێران هێزی زەمینی دەهێنایە سەر مەرجی کوردستان دەهێنایە سەر سنوورەکانی کوردستان لە هەورامان هەتا پیرانشار شەڕە زەمینی قەرارە لە باشوور بکرێ بەڵام ئێران هێزی زەمینی بۆ کوردستان دێنێ چونکە بۆ خۆی دەزانێت ئەوەی کە هێزی زەمینی ڕاستەقینەیە لە ئێراندا بێژگە لە هێزی دەرەکی ئەوەی کە هێزی ناوخۆییە و دەتوانێت لەسەر ئەرز کۆماری ئیسلامی تووشی کێشە بکات هێزی کوردە چه هێزی کورد وەکو هێزی چەکدار و وەچی هێزی جەماوەری کورد هێزی خەڵکی کورد و دەزانێت کە ئەو هێزە چەکدارانە گرنگ نییە ڕێژە و ژمارەی چەکدارەکانیان وە جۆری چەکەکانیان چی بێت گرنگ ئەوەیە ئەوانە ئەگەر ئاڵۆزی لە کوردستاندا و لە ئێراندا دروست بێت ئەوانە ئەو هێزانن کە مدیریەتی سیاسی کوردستان بەدەستەوە دەگرن خەڵکی کوردستان خۆیان لێ بەخاوەن دەکەن و پرۆژەکانیان پرۆژەی خەڵکی کوردستانە و ئیدەکانیان ئیدەی خەڵکی کوردستانەوە داوای مافی نەتەوایەتی کوردە لە بە دەرەجە جۆرا و جۆرە هەر هێزێک بۆ خۆی بەرنامەیەکی جیاوازی هەیە بەڵام لە نەهایەتدا مەسەلەکە مەسەلەی کورد جمهوری ئیسلامی دەزانێت کە مەسەلەیەک نییە بە وتوێژ لەگەڵ ئەمریکا چارەسەر بێت مەسەلەی کورد مەسەلەیەکی ناوخۆی ئێرانە دەبێت هێز لە ناوخۆی ئێراندا دابەش ببێت و ئەمە شتێکە پەیوەندی بە ئیسرائیلەوە نییە بە ئەمریکاشەوە نییە ئەم ئێران دەتوانێت لەگەڵ ئیسرائیل بسازێت دەتوانێت ئیسرائیل بە فەرمی بناسێت و بۆ بێتە دەوڵەتێکی نۆرماڵ بەڵام تەنانەت ئەگەر ئیسرائیلیش بە فەرمی بناسێت وەک چۆن پێش ئیسرائیلیش مەسەلەی کورد لە ئێران هەبووە یعنی پێشەوە ئیسرائیل دابمەزرێت پێشەوەی یەهودیەکان بێنە فەلەستین مەسەلەی کورد لە ئێراندا هەبووە دامەزرانی کۆماری کوردستان لە مەهاباد پێش دامەزرانی ئیسرائیل بووە بۆیە تۆ ناتوانانی بڵێ مەسەلەی کورد پەیوەندی بە پشتیوانیکردن یان نەکردنی ئیسرائیلەوە یایی ئەمریکاوە هەیە مەسەلەی کورد پێش ئەو هەموو پەیوەندیەکان و پێش هەموو گرژی و ئاڵۆزیەکانی جمهوری ئیسلامی لەگەڵ ڕۆژئاوا هەبووە لە گۆڕێدا بووە و تەنانەت جمهوری ئیسلامی دەزانێت لەگەڵ ئەمریکاش ئاش بێتەوە لەگەڵ کورد نابێ ئاش بێتەوە چونکە ڕێگە پێدان بە ئاشتبوونەوە لەگەڵ کورد بە معنای بە فەرمیناسینی مافەکانی کوردە بۆیە هەوڵ دەدات لەو مەجالەدا کە شەڕ و ئاڵۆزی هەیە تەنانەت لە مەجالی ڕاگررتنی شەڕیشدا بۆ زەربەلێدان لە هێزە سیاسیەکانی کوردستان بۆ تۆقاندنی دەسەڵاتی باشووری کوردستان کە ئەوەی کە پێش بگرێت بە هەر گۆنەجم و جۆڵێک لە ڕۆژهەڵات هەوڵ دەدا بەو شێوەیە ڕفتار بکات بەڵێ دیارە من کۆمەڵک پرسیارم ئامادە کرد بوو جەنابەت ئاماژەی دروستت پێدان بە تایبەت من ئەمیست دیارە بە جۆرێکی ژڕەنگە ناڕاستەوخۆ دەسەڵاتی ئێران هەر وەک چۆن ئێمە هەمومان نەزانین کە هەشتی شعبی و زۆر لایانی عێراقی یا مەسەلەن بڕێک لایانی یەمەنی یا حیزبوڵای لوبنانەمانە بە ئاشکرا نیابەتی ئێران و ئێران بەرژەوەندەکانی ئێرانە پارێزن و ئێرانی ژەوەی نەشاردوێتەوە ڕەنگە بە جۆرێک بیەوێت بڵێ ئەم هێزانی کوردیش بەتایبەت لە ڕۆژهەڵات ئەمانە هێزی نیابەتی ئەمریکا و ئیسرائیلن بەڵام ئەوەی کە جەناب تەفەرمووی داواکاری کورد و بزوتنەوەی کوردستان بەگشتی یان ئەوەی کە لە ڕەوتی مێژوودا شتێکی ناسراوە کۆماری کوردستان کە لە مەهاباددا ئامەزرێت بەر لە بوونی ئیسرائیلە ئەمانە هەمووی دەریەخەن نەخێر ویست و داخوازیەکانی کورد نە پەیوەندی بە ئەمریکاوەیە نە پەیوەندی بە ئیسرائیلەوەیە بەڵام لێرەدا کاک سەلام یەک پرسیار بێتە ئاراوە دیارە ئێمە بینین هەمیشە وڵاتان یا چارەنووسی بڕێک لەو نەتەوانەی کە دەوڵەت نەبوون یا بە وەکو کەمینە لە وڵاتان ژێر دەستە بوون یا ماف و ئازادیەکانیان زەوت کراوە کوردی ژێکێک لەوان زۆر چارەنووسیان تووشی ئاڵۆگۆڕ بووە بە پێی بە بۆچوونیەوە ئێستێ
لەم ململانەیەدا کە هەیە لە نێوان ئەمریکا و هاوپەیمانەکانی لەلایەک و لەگەڵ نظامی کۆماری ئیسلامی ئێران پێتان وایە کورد چۆن ئەتوانێت لەوە کەڵک وەربگرێت؟ ئایا ئەمە بۆ کورد مەترسیە یا ئەتوانێت دەرفەتێک بێت کە کەڵکی لێ وەربگرێت؟ ئێوە چۆن لەم پرساڕوانە؟ دارە من یەک بابەت بە وەڵامی پێشوم ئەگەر زیاد بکەم لەو مەجالەدا کە ترسی سەرەکی کۆماری ئیسلامی ئەوە نییە کە کورد هێزی پرۆکسی ئیسرائیل و ئەمریکا بێ، بەڵکو ترسە ڕاستەقینەکەی ئەوەیە کە ئیسرائیل و ئەمریکا هێزی پرۆکسی کورد بن، یعنی ئیسرائیل و ئەمریکا ببنە هۆی هاتنە دی ئاواتەکانی کورد. یعنی ترسی ئەو لە ئیسرائیل و ئەمریکا نییە کە کورد ببێتە داردەستیەوە. ڕێک پێچەوانە، یعنی ئەو پێی وایە ئەمریکا و ئیسرائیل ئەگەر پشتیوانی لە ئەوەی کە پێی دەڵێدا بەشبوونی ئێرانەوە مەبەست لێی بەدی هاتنی ئاواتەکانی کوردە لە دەرەجەی یەکەمدا، ئەگەر پێی وایە ئەگەر ئیسرائیل و ئەمریکا نەیان هەوێت کاری وا بکەن دەکرێت لەگەڵیان سازش بکەیت، بەڵام ئەو پێی وایە ئەوان دەیانەوێت ئەو کارە بکەن، یعنی یارمەتی کوردە بەو مەسەلە و وەکو هێزی پشتیوانی کورد دەیان بێنێ، نەکەوەی کە کورد بە هێزی پرۆکسی ببینێت. لەسەر مەسەلەی دیکە کە کورد لە ناوچەکەدا بەرژەوەندی لە چیدایە، لە شەڕدایە، لە ئاشتیدایە، لە سەقامگیریدایە، بێگومان بەرژەوەندی هەموو گەلێک، هەموو نەتەوەیەک لە ئاشتی و سەقامگیری و دموکراسی و ئەو چەمکە مدرنانەدایە کە بەشەر پێی گەیشتووە، مرۆڤ بە پێی ئەزمموی مێژووی خۆی دوای دەیان ساڵ شەڕ، کوشتار و ڕووخان و تێکچوونی شارستانیەتەکان و خۆچاککردن و چاکسازی لە سیستمەکان بەوە گەیشتووە کە بە شێوەی دیموکراتیک، بە شێوەی ئاشتیانە، بە شێوەی مەدەنی و دادپەروەرانە لە کەش و هەوایەکی ئارام و سەقامگیردا کێشەکان چارەسەر ببێت. بێگومان کوردیش ئستثنانیە، کوردیش دەگمەن نییە، بەڵام چی کورد جیاواز دەکات، چی مەسەلەی کورد جیاواز دەکات. بڵێن لە ڕاستیدا بەرژەوەندی کورد لە ئەو شتدا نییە کە تعریفێک کە ئێستا باوەیە پێی دەڵێن سەقامگیری و ئاشتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست. ئاشتی و سەقامگیری پێناسەکەی دەبێ بزانین چییە، کە پێناسەی ئاشتی و سەقامگیری لە ڕوانگەی کۆماری ئیسلامیەوە چییە و لە ڕوانگەی ملەتی کوردەوە و ملەتە ستەم لێکراوەکانەوە چییە، لە ڕوانگەی کۆماری ئیسلامی و لە ڕوانگەی دەوڵەتانی داگیرکەری چوارپارچەی کوردستانەوە وەک ڕژێمی تورکیا، وەک سووریا، وەک عێراق، ئاشتی و سەقامگیری و سڵح لە ڕوانگەی ئەوانەوە، یعنی ئەم ڕژیمانە وەک خۆیان بمێنەوە، دەسەڵاتی یەکپارچیان وەک خۆی بمێنێتەوە و کورد هەر لە چەوساوەییدا ڕابگیرێت، نەتەوەکانی دیکە لە چەوساوەیی و ژێرستەمبووندا ڕابگیرن. ئەمە لە ڕوانگەی ئەوانەوە ئاشتی و سەقامگیری و گەشەپێدانە. بەڵام ئاشتیەک کە بە چەوسانەوەی کورد بە چەوسانەوەی نەتەوە ژێرستەمەکان بەدیدێت، ئەوە پێی ناڵێن ئاشتی، ئەو پێی دەڵێن خەفەقان و پێی دەڵێن خۆسەپاندن و بۆیە خەیری هیچ ملەتێک لەوەدا لە قبولکردنی خۆسەپێنی و لە قبولکردنی دیکتاتۆری خەفەقاندا نییە. بێگومان ئەگەر دیکتاتۆری بە شێوەی مەدەنی، بە شێوەی ئارام، بە وتوێژ، بە دیالۆگ و بە ڕێگە دیموکراتیکەکان چاکسازی تێدا بکرێت، بەخێری هەموو ملەتێک لەوەدایە و هەموو ملەتێک دەبێت بە دوای ئەوەدا بێت. هەموو ڕێگەیەکی کورد بەڵام تاقی کردوێتەوە، هەموو ڕێگە ئاشتی خوازانەکان تاقی کراوەتەوە، نمونەکەمان کەم نین و نمونەی هەرە بەرزی ئەتوانین بڵێن مەسەلەی وتوێژی کورد بزوتنەوەی کورد ڕۆژهەڵاتی کوردستان لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران بۆ چارەسەری پرسی کورد دەکەن لەسەر مێزی وتوێژ شەهید دکتۆر عەبدوڕەحمانی قاسملوو شەهید دەکرێت. دیپلۆماتەکانی کۆماری ئیسلامی نوێنەر و ڕێبەری بزوتنەوەی کورد تێرۆر دەکەن لەسەر مێزی وتوێژ. ئەمە یعنی تۆ لە شتێک بە ناوی شەرایەتی سەقامگیری، شەرایەتی ئاشتی لەو ناوچەیەدا بوونی نییە کە تۆ بڵێ کورد دەبێتە عاملی تێکچوونی ئاشتی. ئاشتیە وجودی نییە، ئەوەی کە هەیە خەفەقانە، زیندانیکردنی نەتەوەکانە، شکاندنی دەرگای ئەم زیندانە پێی ناڵێن شەڕ. لە ڕاستیدا شەڕ لە پێشدا هەبووە، شەڕ لە پێشدا سەپێنراوە و ئەو شەڕی کە ئێستا هەیە درێژەی شەڕێکە کە کۆماری ئیسلامی بەدژی کورد ڕایگەیاندووە، بەدژی نەتەوەکانی دیکە ڕایگەیاندووە، بەدژی وڵاتان و گەلانی ناوچەکە ڕایگەیاندووە و بە هەناردەکردنی تەرۆریزم، بە هەناردەکردنی ئیدۆلۆژی فاشیستی خۆی بۆ هەموو دنیا، لێدانی بنکەی بەناوفەرهەنگی، لێدانی باڵوێزخانەی کە بنکەی تەرۆریستین لە هەموو دنیا تەقینەوە، لە هەموو شوێنێک، لە ئەرژانتین، لە لوبنان، لە سعودیا، لە هەموو شوێنێک ئێران کاری تەرۆریست دەکات.
کەوابە و شەڕ زووتر لەمانە دەستی پێ کردووە ئەم شەڕە درێژەی ئەو شەڕەیەوە گەورەتربوونی ئەم شەڕە نە خەتای کووردە و نە دەتوانین بڵێن کە کورد نابێت بە حکمی ئەوەی کە ئەم شەڕە یا چوونە سەری ئاستی گرژیەکان قوربانی لێ دەکەوێتەوە وێرانی و کاولکاری لێ دەکەوێتەوە کەوابوو کورد دەبێت خۆی لێ بپارێزێت و کورد بە هەموو شێوەیەک دەبێت خۆی لێ بە دوور بگرێت و هەوڵ نەدات دەستکەوتی لە شەڕ بهات بێگومان ڕووخاندنی ئەم سیستمە خۆسەپێنانەی کە دۆخی کوردیان بە ئێستا گەیاندووە بە ئێرانەوە بە تورکیەوە بە عێراق و بە سووریەشەوە ڕووخاندن و پارچە پارچەبوونی ئەم وڵاتانە تەنیا ڕێگەیەکە یعنی هیچ ڕێگایەکی دیکەیان نەهێشتەوە تەنیا ڕێگەیەکە کە ملەتی کورد لە چوار پارچەی کوردستان بتوانێت ڕێگای گەشە و ڕێگای ئازادی خۆی بدۆزێتەوە و ئاشتی ڕاستەقینە ئەو کاتە دەبێت کە شتێک بە ناوی پرسی نەتەوایەتی و پرسی چەوساندنەوە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بوونی نەمابێت ئەمە شتێکە کە تا ئێستا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا ڕووی نەداوە و هەر جۆرە شەڕێک کە لە ئەنجامی ئەو سیاسەتەی دەوڵەتانی داگیرکەدا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دروست بووە خەتای کوردی تێدا نییە بەڵکو و خەتای دژمنانی کوردی تێدایە و درێژەی شەڕێکە کە ئەوان بەسەر ئێمەیان دەسەپاندوە بێگومان ئەگەر ئەوان مافی کوردیان مافی نەتەوەکانی تریان لە بەرچاو گرتبایە دۆخی سەقامگیری و دیموکراسی ئەو وڵاتانە وای دەکرد کە ئەم جۆرە شەڕانە لە ڕۆژهەڵاتدا دروست نەبێت بۆ نمونە تۆ ئێستا چاولێکە وڵاتانی ئەوروپایی لە مێژووی خۆیاندا لە مێژووی 100 ساڵ پێش ئێستاشیاندا شەڕ و خوێن ڕێژ و کاولکاریەکە لە ئەوروپا بووە لە هیچ کوێ دنیادا نەبووە بەڵام ئێستا گەیشتون بە ڕێگە حەلی دیموکراتیک و لە هەڵەکانی ڕابردووی خۆیان پەندیان وەرگرتووە و گەیشتون بە پێکێنانی یەکێتی ئەوروپا یەکێتی وڵاتانی ئەوروپایی تۆ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا ناتوانی بگەی بە یەکێتی و ئاشتیەکی لەو شێوەی یەکێتی ئەوروپا مەگەر ئەوەی کە کێشەی نەتەوەی سیستەم لێکراوەکان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست چارەسەر بکرێت کێشەی ئیدۆلۆژیە فاشیستیە پێکهێنەرەکان پێکهێنەری دەوڵەتەکان چارەسەر بکرێت تۆ دەوڵەتەکانت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە کۆمەڵێک ئیدۆلۆژی فاشیستی بارهێناوە دادمەزراندووە و تەیارت کردووە بەو ئیدۆلۆژیە کەوابوو ناتوانێت چاوەڕێ بکەی نەتەوەکانی ژێرستەمی ناوچەکە و لە پێش هەمویانەوە نەتەوەی کورد ئەوە قبول کات و بە ناوی ئاشتی وەری بگرێت ئەوە نە ناوی ئاشتیە نە ناوی سەقامگیریە و نەدەتوانێت ڕێگەی هیچ جۆرە گەشەیەکی سیاسی و ئابووری بێڵێتەوە کەوابوو کۆتایی هاتن بەو دۆخە کۆتایی هاتن بە ئاشتی نیە بەڵکو درێژەی شەڕە زۆر سپاس کاک سەلام گیان دیارە بۆ بەرچاوری ڕوونی بینەرانمان وڵامی گەلێک پرسیارت دایەوە کە پەیوەندی بە ئەو باسەوە بوو کە هێنامانە بەرباس دیارەوە نمونەشتان هێنایەوە کە ئێران یا بڵێن نیزامی سیاسی ئێران باوەڕی بە چارەسەری ئاشتیانە نییە هەرچەند بۆ خۆشیانی قرارەکەن کاوانالی گفتمان و وتوبێژن دیارە و پارادۆکس و تەناقسەی کەوانەیانە یا مەسەلەن لە میانەی ئاگربەست و وتوێژە لە چەند حاڵەتێک هێرشیان کراوەتە سەر خۆیان زۆر بە مەزڵوم دانێن بەڵامەوە نمونەیەکەوە وەکو نمود لە ویەن ڕوویداهێناتانەوە هەمووی کردەوەکانی ئەوان هەکاتە بڵقی سەر ئاو کە تەنانەت لەگەڵ خۆشیان ڕاز نین سەرڕایەوە ژێمە هەمومان نەزانین تێچووی دیپلۆماسی زۆر کەمترە لە بەردەوامی شەڕ بەڵام هەروەکو ئاماژەشتان پێدا نەک دەسەڵاتی سیاسی ئێران بەڵکو دەسەڵاتەکانی هەر چوار پارچەی کورد زاڵ بەسەر چوار پارچەی کوردستانە ئەوان هەمیشە بۆ کورد تەنانەت ئەگە بۆ لە گۆڕەپانەکانی دیکەشا وتوێژ هەڵبژێرن بۆ کورد بەداخەوە هەر بەردەوامی شەڕ هەڵەبژێرن دیارە باز زۆرە بەڵام وەکو دوا کۆتا پرسیار کاک سەلام دیارە لەم ڕۆژانە شامەی ئەمەوێ ئارستانکەم تۆزێک بوو بە ڕۆژە بوو لە ناو تۆڕە کۆمەڵایەتیەکان و تەنانەت لە پانتای هێزە سیاسیەکانی شاردەنگی دایەوە کە ئەوەی ئێمە بێ حەول بدەین تەنانەت لە بەرەیەکە شەڕی ئەمریکا و ئیسرائیل بۆ سەر ئێران کە دیارە ئێستا ئیسرائیل بەکردەوە گەو بینین لە مەیداندانیا شەڕی بەڵام ئەمریکا بۆ سەر ئێران ڕابگرین کە ئێوە لە سەرەتاوە ئاماژەتان بە خاڵێکیش کرد کە باسی هێرش بۆ سەر ئاوی شیرین کرا لەوێ شاباسییان کردبوو کە ئەمریکا لە یەکێک لە شارەکانی ئێران هێرشی کردووەتە سەر ئاوی شیرینی ناوچەیەک لەگەڵ ئەوەی ئەو ناوچەیە یا بڵێنە ئاوە شیرینە بۆ نیزامەکان بووە بەڵام خەڵکی ئاسایش بەهرەیان لێ وەرگرتووە تەنانە ڕۆژنامە نووسی کوردی بەر دیاریشمانەیە کە لە میدیای بەرچاوی فارسیا کارەکە
بە ئاشکرا نووسی بووی ئەمە جینایەتی جەنگیە و ئەبێ ئەم مەسەلەیە ئەمریکا کردوویەتی ئێمە وەکو دەرفەت بیخۆزینەوە و محکوم و ئیدانی بکەین. ئایا کە کورد بکەوێتە نا ئەو بەرەیەوە کە ئەم شەڕە ئیدانە بکە و ئەم شەڕەتەوە بوو ئاگربەست کرا، ئایا ئەم ئاگربەست و تەوا بوونی شەڕا کە دیارە ئەمەم شەڕە هەمیشەی ماڵی نەما لە ئاکامی هەڵس و کەوتەکانی ئەم دەسەڵاتەدایە کە ئەمەی لێکەوتۆتەوە، ئایا هێرش بۆ سەر کورد ڕائەگیرێ؟ ئایا خەڵکی کوردستان بە گشتی دوای ئەوە لە ئەمنیەت و ئاسایی شاژین تکایە بە کورتی ئەگەر کۆمنتێکتان لەسەر و بابەتایە لە خزمەتان دەین. وەگازم کردی لە بەگشتی وەکو پرەنسیپێکی گشتی ئەگەرمانەوە باسی مەسەلەکە بکەین، بەڵێ لێدان لە ژێرخانی ئابووری وڵاتان و لێدان لەو شوێنانەی کە پەیوەندی بە ژیانی ئاسایی ژیانی خەڵکی ئاساییەوە هەیە لە شەڕدا تاوان دەتوانی چاوی لێ بکەیت. بەڵام ئەم تاوانە لەکوێوە دێت؟ یعنی ڕیشەی ئەم تاوانە لەکوێوە دێت؟ تۆ ناتوانی بە تەنیا بە مەحکومکردنی ئەمریکا یا ئیسرائیل یا هەر هێزێک دەدا کە لە ژێرخانێکی ئابووری ئێران مەسەلەکە کۆتایی پێ ببێنی، چونکە تۆ بەو بابەتە لە ڕاستیدا دەکەویت لایەنگریکردن لە کۆماری ئیسلامی و هەموو ئەو تاوانانەی کە کۆماری ئیسلامی لە ماوەی 40 ساڵی ڕابردووە زۆر دوور نەچین لە چەند مانگ لەمەوە پێشدا کە لە 2 ڕۆژدا دەوترێت دەیان 1000 نەفەری کوشت، ئێستا ڕقەمەکە جۆرا و جۆرە لە 10,000 و 12,000 تا 50,000 باز دەکرێت لەسەر شەقامدا کە هیچ چەکێکیان پێ نەبوو لەلایەن کۆماری ئیسلامیەوە کوژران. یعنی تۆ حساب کە ئەمریکا و ئیسرائیل و هێزەکانی دیکە لە ماوەی ئەو چەند بانگەی شەڕدا چەند نەفەر لە ئێران کوژراوەوە، ئێران بۆ خۆی وەکو دەوڵەتێک چەند خەڵکی لەسەر شەقام کوشت بە 2 ڕۆژ. یعنی تۆ چاو لێ دەکەی ئەوەی کە کۆماری ئیسلامی بەرامبەر بە خەڵکی خۆی دێکە، بەرامبەر بە خەڵکی وڵاتانی دیکە لێگەڕێ، بەرامبەر بە خەڵکی خۆی لەسەر شەقام دەیکات، زۆر زۆر لە دژمنێکی دەرەکی خراپترە بۆ خەڵکی ئێران. ڕاستە لێدان لە ئاوی شیرین، لێدان لە کارەبان، لێدان لەو شوێنانە هەرچەند زەربە لە هێزی نظامی دەدات و هێزی نظامی کۆماری ئیسلامی پێگومان هەموو ئابووری ئێران قەبزە کراوە لەلایەن هێزی نظامی ئێرانەوە، لەلایەن سوپای پاسدارانەوە، بە نەوتەوە، بە پترۆشیمیەوە، بە ئاوەوە، کە هەموو کانزاکانەوە و بە دارستانەکانەوە، بە ژینگە ئاو هەمووی قەبزە کراوە لەلایەن سوپای پاسداران و دەسەڵاتی ڕانتی مافیایی ئێرانەوە. کەوابوو هەر زەربەیەک لەوانە زەربە لە کۆماری ئیسلامیە، بێگومان ئەمە ڕاستە و زەربە لە ژیانی خەڵکیش دەدا، ئەمەش لایەنی دیکەیەوە ڕاستە. بەڵام ئایا ئێمەی کورد لە دروستکردنی ئەو دۆخەدا هیچ ڕۆڵێکمان هەبووە؟ یعنی ئێمە لەوەی کە ئەمریکا بێت لە ژێرخانی ئابووری ئێران بدات نەخشمان هەبووە تا بتوانین بە ئەمریکا بڵین ڕایگرەمەیکە؟ ئەمە شتێکە پەیوەندیەکە بینی ئەو دوو وڵاتە دروست بووە و لە نەتیجەی سیاسەتەکانی کۆماری ئیسلامیەوە کە من عەرزم کردن لە سەرەتاوە و دەتوانم بڵێم ئیدئۆلۆژی خۆ بەزلزانی ئێرانی گەری کە لە پێش کۆماری ئیسلامی شەوە ڕیشەی هەبووە و ئێستاش لە ناو تەیفی بەتایبەتی سەلتەنەت تەڵەبی بەناو مخالفی جمهوری ئیسلامیشدا دەبینرێت. ئەو خۆ بەزلزانیە ئەو جۆرە فاشیزمە ئێرانیەیە کە بەرهەمی دەبێتە کۆماری ئیسلامی و بەرهەمی کۆماری ئیسلامیش دەبێتە ئەم شەڕ و گرژ و ئاڵۆزیانە کە لە مەنتەقەکەدا هەیە. بۆیە تۆ ناتوانانی بەبێ ئەوەی کە دەست وەقامکی تاوان بخەیتە سەر جمهوری ئیسلامی داوای ئەوە بکەی کە ئەگەر من خوازیاری ڕاگرتنی شەڕ لەلایەن ئەمریکا و ئیسرائیلەوە نەبوو کەوابوو خائنم، کەوابوو تاوانێکم کردووە. نا ئەو شەڕە شەڕێک نییە کە ئێمە کورد داوای کردبێ یا کورد دەستی پێکرد بێت، بەڵکو کورد بۆ خۆی لە شەڕدا بووە، لە سەرەتاوە لە شەڕدا بووە. ئەگەر قرارە شەڕێک ڕابگیرێت دەبێت لە پێشدا ئەو شەڕێک کە یەکەم جار دەستی پێکردۆ ڕابگیرێت. شەڕ دژ بە کورد، فتوای جەهاد دژ بە کورد دەبێت ڕابگیرێت. هەر کەسێک کە لە داواکردنی ئاشتیدا و لە ئاگربەزدا ئەم مەسەلە لە بەرچاو ناگرێ ڕاستیەکان دەشارێتەوە. تۆ ئەگەر قرارە شەڕ ڕابگیرێ، قرار نییە شەڕی ئەمریکا و ئیسرائیل بۆ سەر ئێران ڕابگیرێت کە ئێران شەڕ بە دژی خەڵکی خۆیەوە بە دژی کوردی درێژە پێ بدات. وەک بینیمە لەو چەند ڕۆژەدا ئەمریکا و ئێران لە ئاتەش بەسدا بوون، شەڕ بەناو کۆتایی پێهاتووە، بەڵام ئێران هەرێمی کوردستان بۆ بنکەی پەنابەرانی ڕۆژهەڵاتی لە کوردستانی باشوور بۆردمان دەکات و خەڵکی بێگونا خەڵکی مەدەنی دەکوژێت. ئەمە کەوابوو تۆ بەڕاگرتنی هێرش بۆ سەر پتروکیمی بوشێر یا بەندەر عەباس ئاشتیت بەدی نەهێناوە. ئاشتی کاتێک بەدی دێت کە کورد لە ژێر هەڕەشەدا نەبێت، بەلوچ لە ژێر هەڕەشەدا نەبێت، گەلانی ژێرستەمی ئێران لە ژێر هەڕەشەدا نەبێت.
ئێران لەگەڵ ئەمریکا و ئیسرائیل سڵح نەکات وە بچێ بەردمانی هەرێمی کوردستانی عێراق کا پێیان بڵێت ئێوە سیخۆڕی ئیسرائیل لە حاڵێکدا لەگەڵ ئیسرائیل ئەو چەند ڕۆژەی شەڕە دەبینین فیشەکێک لە بینی ئێران و ئیسرائیلدا نەتەقیوە بەڵام بە تۆمەتی سیخۆڕی ئیسرائیل بوون لە هێزە کوردیەکان دەدەن لە خەڵکی کورد دەدەن ئەمە چ جۆر سەقامگیر چ جۆر ئاشتیخوازیەکە کە چ جۆر ئاشتیخوازیەکی گوزینشیە کە تۆ داوا بکەی هێرش بۆ سەر کۆماری ئیسلامی ڕابگیرێ بەڵام کۆماری ئیسلامی هێرشی خۆی بۆ سەر خەڵک بووە بۆ سەر کورد ڕانەگرێت پێم وایە ئەوانەی کە ئەگەر ڕاست بێژ بن لەگەڵ خۆیان ئەگەر صادق بن کە داوای ڕاگررتنی شەڕ دەکەن داوای ڕاگررتنی لێدانی ژێرخانەکان دەکەن ئەوەش بڵێن کە کۆماری ئیسلامی لە پێشدا دەبێت ڕای بدرێت دەنا هێرش بۆ سەر حکوومەتی فاشیستی لە ئەڵمان کراوە لە ئیتالیا کراوە لە ژاپۆن کراوە لە شەڕە جەهانیەکاندا دوای نمونای هێرش بۆ سەر عێراق کرا بۆ ڕوخاندنی سەدام حوسێن ئەمانە کەس ناڵێ ڕوخاندنی ڕژیمی هیتلەر لە ئەڵمان کارێکی خراپ بوو و هەموو ئەڵمان کاول کرا یعنی هەموو ئەڵمان خاپور کرا دیوار بەسەر بەردەوە نەما لە ئەڵمان کاول کرا تا ڕژیمێکی دیکتاتوری بڕوخێنرێت و ڕژیمێکی فاسیستی بڕوخێنرێت ئەڵمانێکی نوێ دروست بکرێت ئێستا من ناڵێم ئێرانیش دەبێ وای لێبێ بەڵام لە ڕاستیدا تا ئەو ڕژیمە لە ئێراندا مابێت هیچ چارەسەر و هیچ ئاشتیەک معنای نییە و هەر جۆرە ئاشتیخوازیەک دەتوانێت ئاشتیخوازیەکی ناڕاست و فەیک و دروشم بۆ نەبێت. بەڵێ زۆر سپاس کاک سەلام جان ئاماژەتان بە شتێکی جوان کرد بە تایبەتە و بەراوردەی کە لە نێوان نازیەکان و ئەوەی کە ڕوویدا العانبی گۆزینەوە بۆ بارودۆخی ئەمڕۆی ئێران و هەروەها ئەگەر ئاشتیش بەڵە بە شەرتێ ئاشتێکەش مەرزدار بێ و بۆ سەر ئێمەش ئەو ئاشتیە ئێمەش بگرێتەوە و ماف و ئازادیەکانمان دەستەبەر بکرێت تەزمین بکە ئێمەش بە دڵنیای پێشوازیەکەین لە ئاشتی و نەمانی شەڕ. بەڕێز کاک سەلام ئیسماعیل پور دنیایەک سپاس بۆ ئەوەی ئەمشەو بۆ بابەتە گرینگە میوانی بەرنامەی خۆمانە بوون. زۆر سپاس بۆ بەڕێزت کاک حەسەن و بۆ بەڕێزانەی کە لە ئەروار تیڤی کار دەکەن زۆر سپاس بۆ کاک ئەحمەد و سپاس بۆ بینەرانی کەناڵەکەشتان کە تا ئەم دەقەیە لەگەڵمان بوون زۆر سپاس. تکایە ڕێز و حرمەت. بەڵێ بینەرانی هێژە بەم جۆرە گەشتینە کۆتایی بەرنمەیەکی دیکە لە زنجیرە بەرنمەکانی خۆمانە تامژارێکی دیکە و دیدارێکی دیکە بمێنن بە شادی و خۆشی.